سڵاوی کامەران حاجی عومەر وتیمی باسی ڕۆژتان لێ بێت ئەم جارە هاتوونەتە پارێزگای کەرکووک بە دوواداچوو لەسەر کێشە و گرفتی دانیشتوانی ئەو شارە دەکەین ئەمڕۆ ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی ئەو شارە دوێنێ پێکاتەی عەرەب لەم شارە خۆ پێشاندانی کرد سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی کارەبا لەم شارەدا ئەمڕۆ ژمارەیەکی بەرچاو لە کوردەکانی دانیشتوانی ئەم شارە دەستیان بە خۆپێشاندان کردووە شەقامی سەرەکی ئەم شارەیان گرتووە لە بەردەم بینایی پارێزگا خۆپێشاندان دەکەن دەڵێن کاکە نرخی کارەبە گران بووە ناتوانین لەم دۆخی ئێستادا ئەو بڕە پارەیە کە هەیە بیدەین من دەمەوێت ڕاو بۆچوونی بەشێک لەم هاوڵاتیانە وەگرم سڵاوت دەبێ ماندوو نەبی 14,000 نووسیوە و زەربێکت لێداوە چییە مەوزوع نیگەرانی خەڵکی لێکەوتەوە نرخی ئەمپێرێکی مۆلدە 14,000 هەندێک کەسێ توانای نییە هەندێک یان بێموچەیی ینی خەڵکی وای بەسەر هاتۆ زۆر بێزارە لە ژیانی خۆی ینی کەسێک نییە بەهانای ئەم شارەوە بیان 14,000 بۆ یەک ئەمپێر کەسی هەیە نەبووە توانای نییە یانی دوو ئەمپێری هەبێ پێ ناچێت چەند کاتژمێر کارەبای نیشتیمانی هەیە نییە نایدای کە زۆر کەمە ینی لە 24 ساعت چەند ساعت بێ 3 ساعتی لێ کارەباکە 3 ساعت ینی لە کەرکووک بەس مۆلیدەی شەکە کەرکووکە خاوەن 3 وێزگەیە 3 وێزگەی بەرهەمێنانی کارەبایە هیچی نییە ینی لە 24 کاتژمێر 3 کاتژمێر 4 کاتژمێر زیاتر نییە چەند ئەمپێر ینی چەند ئەمپێر دڕاکێشاوە من بەخۆم دامپێرمان هەیە لە ماڵەوە باشە بەس ینی دامپێر لە 14,000 نادرێت دەبێت کەمیکەینەوە نادرێت وەڵڵا باشە تۆ دەڵێ چی ینی پێت وایە کەمتەر خەمی لە چی ینی مۆزۆ چییە حکومەتەکەیە حکومەتەیە پارێزگارە دەستی گدۆ بەسەر کەرکووکە حساب بۆ کەس ناکات پەیوەندی بە پارێزگارە بەڵێ ئێستا قسەی لەگە بکەی دەڵێ کاکە من دەستەڵاتم نییە دەستەکار پێشێتەوە دەستەکار پێشێتەوە خۆی باور دەکەم والله 600 مۆلیدی هەبێ لەم شارە و لە هەموو لە حەویجە و لە ڕیاض بەخۆی 600 مۆلیدی هەیە بۆ خۆی سەرپەرشتی دەکات بۆ خۆی سەرپەرشتی ناکات ینی مەقسەدم ینی لە ژێر کێفی خۆی پارەکە بۆ بەڵێ ئێمە کەس نییە بەهارەیەم شارەوە ئەندام پەرلەمانمان هەیە کەس نییە والله ئەندام پەرلەمانمان هەبوو واللهی کاتی کات دەنگدا سیمانەوە ناشرین بوو ئێستا دەرکەوتنێت و هەردیان جابجار دەگەهێنێ قژیاندان کەس بەدەنگی ئێوە بەدەم ئێوە نایەت باشە زۆر باشە من هەوڵ دەدەم لەگەڵ هەندێک کەسی دیکە قسە بکەم لەگەڵ ئەم بەڕێزە جانەکەم ئێوە بەم گەرمایە لە بەردەم بینای پارێزگان ینی هەتا ئێستا کەسێک بەرپرسێک لەم شارە هاتووە بڵێ کاکە چیتان دەوێت ئەم شارە بێخاوەنە بەڕاستی ئەم شارە بێخاوەنە ئیمام شافعی شعرێکی زۆر جوانیەیە کە ئەڵێتە سەتەر بالسەخاء فكل عيب يغطيه كما قيل السخاء بەڵام واللهی هەرچی مەسئولی کەرکووکەیە لە گەورەوە تا بچووک هەر هەمویان مجردن لە هەموو قیەمێکی ئینسانی مجردن لە هەموو سەخاوەتێک بەش خۆیان هەمویان دەڵێن ئەمە خاوەن کەرکووکی خاوەن کەرکووک نین بە حیاتی نابنە خاوەن کەرکووکش ئەگە بیانێ بەم شێوەیە کەرکووک بەنەڕێەوە ئەبانە خاوەن باشە بۆ ئاپڕی خاوەنی مۆلیدەن خێرە لە ڕەشاد بە 6,000 بێ لە ڕیاض لێرە بە 14,000 دیارە ئێمە کوڕی محەممەد ئاگولین دیارە ئێمە کوڕی محەممەد ئاگولین ئەوانیش کوڕی شان هاتووەری نییە لەم شارە نەکدات پەروەری هیچ شتێک نییە ئیمام عەلی شعرێکی زۆر جوانی هەیە کاڵێ ڕەحیم الله عمری ئەن ئەماتە باطلا وأحیا حقا والله ئەمانە باتڵە ژێننەوە ئەمانە حەق باشە پێم بڵێ مەسئولێک هاتووە بەدەم داواکاری ئێوە بێ بڵێ کاکە چیتان دەوێت گەرمایە چارس نییە باشە بەنیازی چین دەتانەوێت چی بکەن پەیامەکەتان دەگا یان کەس گوێتان لێ ڕاناوێت دەنجی خەڵکی کەرکووک بگەێنن بە بەرپرسان لەبەرەوەی بەڕاستی بەرپرسانی کورد و حکومەتی عێراقیش